هاتوومەتە نزیکی ئەو شوێنەی کە درەنگانێکی شەوی ڕابردوو ژمارەیەک چەکدار خۆیان نزیک کردبووە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگا، بەڵام هێزەکانی پێشمەرگا بە جومجۆڵەکانیان زانیەوە دەستیان لیان کردوێتەوە و چەکدارەکانی ناچار بەڵاتن کردووە. ئێرە ناوچەی داودەیە لە سنووری قەزای خورماتوو، گوندی قەڵا کە شەوی ڕابردوو چەکدارەکانی لێبینراوە بە نزیک کیلۆمەتر دەکەوێتە پشتی منەوە. ئێمە قسەمان لەگەڵ فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە کرد، ئەو بە ئێمەی ڕاگەیان شەوی ڕابردوو درەنگانێک ژمارەیەک چەکدار کە ژماریان 4 چەکدار بووە داعش بوونە و خۆیان نزیک کردوتەوە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگا بە جۆرێک تەنها 500 مەتریان نێوان بووە. هێزەکانی پێشمەرگە دیارە پێشوەختە ئاگاداری جومجۆڵی ئەم چەکدارانە بوونە بە کامێرە حەراری سەریانە کردووە، چونەتە نێو بینایەکی نزیکی هێزەکانی پێشمەرگا، بینایەکی چۆڵە کە ساڵانێکی زۆر و بینایە چۆڵە، چونەتە نێو بینایە و خۆیان حەشارداوە بۆی لە درەنگانێکی شەودا بە چەکی جۆری قەناس بتوانن ویستویانە هێزەکانی پێشمەرگە بپێکن، بەڵام هێزەکانی پێشمەرگە هەرزوو هاتوونەتە دەستلیان و چەکدارەکانی ناچار بە هەڵاتن کردووە و دواتر چونەتە ئەو شوێنە و کوماڵێکی نێو ناوچەکەیان کردووە، بەڵام چەکدارەکان هەڵاتون. دواتر کۆنتاکێکیان کردووە لەگەڵ بەرپرسانی سوپای عێراقا کە لە نزیک سنووری خورماتون، پیانیان ڕاگەیاندووە کەوا چاودێریەک بخەنە سەر و چەکدارانە بزان بەرەوکی هەڵتێن و بۆ دیار نەماون. دواتر ئەوەی کە لە کامێرە چاودێرەکانەوە یاخود لە کامێرە حەرارەکانەوە بینراوە چەکدارەکان ناوچەی گوندی قەڵایان جێشتووە، چونەتە گوندی شۆرا و بە هەمان چۆ لەم ناوچەی نزیکە لەوێش بۆ ماوەی چەند خولەکێک ماونەتەوە. دواتر هەڵاتون بەرەو ناوچەی پەڵکانە و غەڕا کە دەکەوێتە خۆڕەڵاتی قەزای خورماتووە بە دووری نزیکەی 12 کیلۆمەتر لە خورماتووە دوورە، لەو ناوچەیە دیار نەماون. و بەرەبیانیش ئەمڕۆژ قسەم کرد لەگەڵ و فەرماندەیە وتی ئەمەی سەحالیان لە کوماڵی ئەو ناوچەین کەوا شەوی ڕابردوو چەکدارەکان هاتوون بۆ ناوچەیە بۆی بزانین بەنیازی چی بوونە. و هاوکات لە دوو ڕۆژی پێشوشدا بە هەمان شێوە دوو شوانکار لە کاتی لە وەڕاندنی مەڕووماڵەتەکانیان لە گوندی دوڕاجی لە ناوچەی داودا لە کاتی هاتنەوەیاندا تەقییانە ڕاستە کراوە و ئەم شوانکارانش دیارە چەکیان پێبوو و بڕۆیان بنەوە بۆ ماوەی چەند خولەکێک شەڕ ڕوویداوە لە بینیانە. دواتر هێزەکانی پێشمەرگە چوون بەدەنگی ئەم شوانکارانەوە و توانیوانە ڕزگاریان بکەن. ماوەیەکە وەکو فەرماندەی هێزی پێشمەرگە ئاماژەی پێکرد، ماوەی هەفتەیەکە جومجۆڵی چەکدارانی داعش لەم ناوچەیە زیادی کردووە و ئەم ناوچەیە بۆشایی ئەمنیە، ساڵانێکی زۆر زۆرە بە ناوچەی بۆشایی ئەمنی ناسراوە. چەندین جاریش بەرپرسانی پێشمەرگە و سوپای عێراق ڕێکەوتنیان کردووە بۆی هێزێکی هاوباش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لەم ناوچەیە جێگر بکەن بۆی چەکدارەکان نەتوان بەم شێوەیە هات چۆ بکەن بنە مەترسی بۆ سەر ناوچەکە، بەڵام تا ئێستا نەکەوتوتە ڕێکەوتنیەک و ئەم ناوچەیە بەو شێوەی ماوەتەوە بە بۆشای ئەمنیەوە. چەکدارەکانیش ئەم هەلیان قۆستۆتەوە بۆ خۆیان ماوەی جارێک چالاکی تیا ئەنجام بدەن. و فەرماندەکەی پێشمەرگە ڕاگەیان ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین بۆی بگەینە ڕێکەوتنیەک بۆی بە زووترین کات بتوانین هێزێکی هاوباش لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق پێک بهێنین لەم ناوچەیە دایانێن بۆی چیترە و چەکدارانە نەبنە مەترسی بۆ سەر ناوچەکە.